بینەرانی عزیز لە شاری هەڵەبجە یاخود پارێزگای هەڵەبجەوە ئەم کاتتان باش. ئێمە ئەم شەواتوینەتە هەڵەبجە بۆ ئەوەی قسە لەسەر خەمەکانی هەڵەبجە بکەین، قسە لەسەر تەواوی ئەو کێشە و ئارایشانە بکەین کە بەنسبەت هاوڵاتیانی پارێزگای هەڵەبجەوە خەمە و نیگەرانی کردوون و وەکو خۆشیان ئەڵێن نە حکوومەت و نە پارتە سیاسیەکان وەکو پێویست لای لێیان نەکردوتەوە. لە 5 شوباتی 2015ەوە پرۆژە یاسای بە پارێزگاکردنی هەڵەبجە پەسەند کراوە، بەڵام وەکو باسەکرێت دیاری حکوومەتی هەرێمی کوردستان و پارتە سیاسیەکان بۆ ئەم شارە بریتیە لە پۆستی پارێزگارێکی بە وەکالەت و سەرۆکی زانکۆیەکی بە وەکالەت و سەرۆکی شارەوانیەکی بە وەکالەت و لەگەڵ 7 بەڕێوەبەرایەتی گشتی کە بە وەکالەت بەڕێوە دەبرێن. ڕەنگە هەڵە نەبێ بڵین هەڵەبجە شاری پۆستە بە وەکالەتەکانە و ئەوانەشی پۆستیان وەرگرتووە وەکو پێویست دەسەڵاتیان نییە. پێشگیری پارێزگا چی بۆ ناوەڕۆکی هەڵەبجە زیاد کردووە؟ یعنی ئەم شارەك ئەو کاتەی پارێزگاش نەبوو ئەم پرۆژە یاسایەش پەسەند نەکرابوو، خزمەتی هەروەکو ئێستا بوو، یاخود لە دوایەوەی ئەو تایتڵی ئەو پێشگرەی بۆ ئیزافە کراوە چی لە هەڵەبجە گۆڕاوە، چی لە دۆخ و گوزەران و ژیان و هەلی کاری هەڵەبجەیەکان گۆڕاوە، سیمای شارەکە چی تیادا گۆڕاوە. هەڵەبجەیەکان تا چنددە لە پارتە سیاسیەکانی ئەم سنوورە ڕازین. ئەڵێم پارتە سیاسیەکان چونکە وەکو باسەکرێت لە کوردستانە با پۆستی ئیداری و حکومی شەبێت لە پشتەوە لەلایەن پارتە سیاسیەکانەوە ئیدارادرێن و ئاراستاکرێن. حکوومەتی هەرێم لە دوای ڕاپەڕینەوە، پارتە سیاسیەکان لە دوای ڕاپەڕینەوە ناوی هەڵەبجەی شەهیدیان بەکارهێناوە. ئەڵێم بەکاریان هێناوە چونکە وەکو باسەکرێت سوورێکی ئەوتۆی بۆ شارەکە نەبووە. من نامەوێت ڕەشبین بم، بەڵام هەڵەبجەیەکان لەو نامانەی بۆ منیان ناردووە، لەو تەلەفۆنانەی من کردومە، لەو گەڕان و ینی پشکنینانەی هێندە من ئەنجام ماوە، هەڵەبجەیەکان ڕازینین لە ئیدارەی شارەکە لەوەی کە بۆیان نەکرێ. باس لەواکرێ ئەمڕۆ خۆپیشاندان بوو لە هەڵەبجە لەبەرەوەی لە زانکۆ و لە ناوەندەکانی خوێندنە خوێندکارەکان هەڵ ئەلەرزن لە سەرما. حکوومەتی هەرێمیش ینی بەناوبانگە بەنەوت، حکوومەتێک کە بەناوبانگە بە فرۆشتنی نەوت، بەڵام لە پارێزگاکانی لە شارەکانی خوێندکارەکان لە سەرما هەڵەلەرزن. من زیاتر ناڵێم، ئەچمە لای میوانەکانم، سێ میوانی ئەزیز و بەڕێز ئەم شەو لەگەڵ منە حەزوری هەیە لێرە، هەرێک لە کاک شێخ حەسەن شێخ عەبدوڵڵا ئەندامی سەرکردایەتی و بەرپرسی مەڵبەندی هەڵەبجەی یەکگرتووی ئیسلامی کوردستان، کاک جەمیل هەورامی ئەندامی سەرکردایەتی و لێپرسراوی مەڵبەندی هەڵەبجەی یەکێتی نیشتیمانی کوردستان، کاک فازڵ بەشارەتی ئەندامی سەرکردایەتی و بەرپرسی لقی هەڵەبجەی پارتی دیموکراتی کوردستان بە خێراتنی هەمووتانەکەم ئەرکتان کێشاوە ماندوو نەبن، بە خێراتنی تەواوی ئەم هاوڕێ ئەزیزانە شەکەم کە ئەم شەو حزوریانەیە و بێگومان بە پرسیارەکانیان خۆیان هەڵەبجەین باشتر لە ئێمە لە خەمەکانی خۆیان ئەزان و تێگەن. کاک حەسەنگەر لە جەنابتەوە دەست پێ بکەم، ینی من بە پرسیارێکی تەقلیدی دەست پێ ناکەم. بەر تقریبن 3 ساڵ پێش ئێستا وتبوو هەڵەبجە یعنی بەداهاتی ناوخۆی خۆی ئەتوانێت تەواوی پێداویستیەکانی خۆی، ئەو کات هەڵە نەبم ئەندامی ئەنجومەنی پارێزگای سلێمانی بووی، ئەتوانێت تەواوی پێداویستیەکانی خۆی دابین کات و پێویستی بە کەس نییە. ئێستا هەمان ڕائیت هەیە؟ ینی پێت وایە هەر لەسەر هەمان ڕای کە هەڵەبجە ئەتوانێت ئەوە بکات و ئەگەر ئەتوانێت بۆ نایکەم؟ بەڵێ من پێشێکی سوپاستانەکەم بۆ خەمخۆریتان کە هاتوون بۆ هەڵەبجە و سازکردنی ئەم بەرنامانە. ئومێدەوارم خزمەتێکی باش بە هەڵەبجە و هەڵەبجەیەکان و پارێزگاکەمان بکات. من ئەو کات کە لە ئەنجومەنی پارێزگا بووم ئاگاداری کۆمەڵێک لەو شتانە بووم کە لەم سنوورە هەبوو لە داهاتەکانی زەریبە و باج و غەرامە و ئەو شتانی کە هەبوو لەم سنوورە. یەک دووهەم لە سەر سنوورەکان ئەوەی کە داهاتی سەر سنوورەکان بوو لە گومرگ و لە سنوورە بە ئیستلاحی ینی بە تعبیری ئێنەڵێن قاچاقەکان، خۆی لە ڕاستیە بە ئاگاداری هەردوو لاکرێ، بەڵام بە قاچاق ناوێبرێت چونکە ڕسمی نییە باهێن، بە ڕسمی نەناسێنراوە. ئەو کات هەڵەبجە قەزا بوو، پارێزگا نەبوو.
و کۆمەڵێک داهاتی ئەوانەیە بوو یەک دووهەم ئەتوانرا کۆمەڵە شتی تریشی تیا بکرێ کە بەداخەوە لەو کاتەوە تا ئێستا نەکراوە بە تایبەتی هەڵەبجە منطقەیەکی کشتتوکاڵیە و منطقەیەکی گەشتیاریە لە ڕووی کشتتوکاڵیەوە یعنی تۆزێک چۆتە پێش لە چاو جارانە مەسەرەن ئەم کشتتوکاڵی زستانەی کە لە ناو ئەم بەیتی زوجاجی پێڵێن نەزان بە ئێنەکەی چی پێڵێن بە ئیستلاحە کشتتوکاڵەکەی خانی پلاستیکی بەڵێ تۆزێک لەوانە پیا بووە بەڵام هێشتا لە چاو بە پیتی زەوی شارە زورا و لە چاو ناوبانگی زەوی شارە زورا زۆری ماوە بچێتە پێشلەوە بەشەکەی تریشی لە ڕووی ئاژەڵداری ئەم سنوورەی ئەمە شوێنێکی پڕپیت و بەرەکەتە لە ڕووی ئاژەڵداری من ئەو کات عەرزی بەڕێز جەنابی پارێزگاری سلێمانیشم کرد کاک بەهرۆز پێم دووتە من چوومەتە یەکێک لە گوندەکانی ئەم سنوورە کە گوندی بۆینی پێڵێن لە گوندی بۆینە ئەتوانی 6,000 سەر حیوان بەخێوکەی کە 6,000 سەر حیوان بەخێوکردن داهاتی 6,000 سەر حیوان داهاتێکی گەورەیە جگە لەوە کە ئەتوانی چەنە هەنگ و چەنە پەلەور و چەنە ئەو شتانەی تر بەخێوکەیتایە جگە لەوە یعنی ئەمە بە نمونە یەک گوندم بۆ باس کرد باسی ئەوم بۆ کرد کە یەک مامۆستایەک لەبەرەوەی داهاتی لە ساڵی 90ەکانە داهاتی مامۆستایەتەکەی بەشی نەکردووە ڕۆشتووە 8 قەلی کڕیوە و هێلکەی خستۆتە ژێریان قەلەکان هێلکەکانیان با بڵێن بوونەتە بەشکە و دوایی وتی بە دەر لەوەی کە خەرجم کردووە لە پرۆژەکەمە دوایی توانیومە 40,000 دیناری ئەو کاتی 90ەکان سوود وەربگرم لە ئینتاجی ئەو پرۆژەیە کە لە گوندێک جێبەجێ کردووە گوندی بەڵخێ هەورامان باشە ئەمانە ینی هەموومانەیەماژت پێدا ئەمانە نمونەی سادە و ینی بڵێ بچووکن بەڵام ئەکرێ گەورە بکرێن سەکەم تاوەکەم ئەمانە چەند نمونەیەکن منە و کاتیش عەرزی جەنابی پارێزگارم کرد کە ینی ئەتوانرێ ئەمانە گەشایان پێ بدرێ ئەتوانێ ئەمانە خەڵات بکرێن ئەتوانێ ئەمانە تەشجیع بکرێن هەنگاویان پێ بندێ ئەمە هەر کە تەکشتتوکاڵی و حیواندارێکی کەرتی گەشتیاری ئەم سنوورە من پێم وایە بەسیترین شت لەم سنوورە ئەگەر بتوانی وەبەرهێنێکی باش بێنی لەم سنوورە ئینێک دروستکە بۆچی ئەمە نەکراوە ئایا ئەمە کەم تەرخەمی ینی دروستکاریەکانی شارەکەی یان بەرپرسی ینی حکوومەتی هەرێم ئاگادار کراوەتەوە کەم تەرخەمە بەرامبەری کەم تەرخەمیەکە ئەتوانم بڵێم دابەشە بەسەر هەموویە ینی یەک تەرەف نییە یەک لایەنی دیاریکراوە بڵێ وڵا ینی بەشی هەمومانی تایە با کەسمان خۆمانی لە نەکەین بە فریشتە و هیچ کەسی شەیطان نییە لەم مەوزوعا کە یعنی هەمووی بتلین بەسەر ئەوە بڵێن هەمووی خڕکەینەوە و هەر خەتای فڵانە و خەتای ئەوەیە من بە نمونە لە مەسەڵەن لە 2013 من نوێنەری ئەم شارە بووم لە ئەنجومەنی پارێزگا چوومەتە لای حکوومەتی هەرێم بڕی 50 میلیارد دیناران تەخسیس کردبوو بۆ ئەوەی پرۆژەی تیا بەجێ بکەین ئێمە لە نەتیجەی هاتوچۆ و ئیسراری زۆرمان لەگەڵیانە نەتیجەکەی گەیانمانە 82 پرۆژە و بودجەی پرۆژەکان ڕۆژ بۆ نزیکی 160 میلیارد دینار لە 50 میلیارد تا ئەوێ ینی لە ئیسرارکردنمان و لە سەرچوون و هەوڵدان و مانوبوون لەگەڵ یاوە تاوان چەندین سەفەر و ئەم سەر و ئەوان لەبەرەوە ینی بەڵام جاری واژەیە بە فیعلی ینی بە 3 مانگ 4 مانگ داوای مەوعیدێکەکەی لە وەزیرێک لە سەرۆکی حکوومەت لە جێگری سەرۆکی حکوومەت بە 3 مانگ 4 مانگ جواب نهاتۆ مەوعیدێک لەبەرەوە ینی کاتەکان وەختەکان جیاوازیان هەیە مەسئولیەتەکەش جیاوازیەتی هەیە و ئێستەش نایڵن داهاتی سنوورەکان هەمووی بۆتەوە مرکزی سەلاحێتیان نیە یەک دینار لەو داهاتی کە هەیە کۆیکەنەوە خەرجی کەن لەبەرەوە ینی ئەوەش یەکێکی ترە لەو ڕێگرانە ئەگەر وەکو وڵاتانی تری دنیا وایە ینی نسبەیەکی بۆ شوێنەکە بۆ تواندا داهاتی زیاتریش کۆ بکرێتەوە و سوودی زیاتریش زۆر سپاس دەکەم کاک جەمیل بێمە لای جەنابتان وەکو دەسەڵاتێکی باڵای یەکێتی نیشتیمانی کوردستان لەم سنوورە ئەوەی ڕازین لەوەی بۆ پارێزگای هەڵەبجە کراوە تا ئەمڕۆ سەرەتا سوپاس بۆ ئێوە و سڵاو لە بینەرانی کەناڵەکەتان و سڵاوی هەموو هەڵبژەی لە هەر شوێنە هەیە من نەک ڕازی نیم لەوەی کە ئێستا کراوە بۆ هەڵەبجە بەگشتی هەر لە سەرەتای دووە ڕاپەڕینەوە تا ئێستا
ناڕازیم لە ئادای هەموو حیزبەکان هەرچەندە حیزبەکەی من ئەگەر بێمە سەر ئەوەی کە چیمان کردووە هەر لەوەی کە لە دەربەنیخانەوە لە دوای ڕاپەڕینەوە کە هێشتا حکوومەت تشکیل نەکرابوو بەلەی کوردستانی بوو لەسەر بجێ خۆمان بجێ یەکێتی لە دەربەنیخان و ڕووناکیمان قسە و ناو هەڵەبجە لەگەڵ ئەوەش هوشانەکراوە بەڵام لەگەڵ ئەوە گلەیشم لە هەموو حیزبەکان بە یەکەوە وەکو یەک هەیە هەڵەبجە خۆتان نەزانم من نامەوێت شەرحی کەمەوە سەر چی بۆچی نەبووە بۆ بە ناسنامەی میلەتەکەمان هەرچی قوربانی و نەکان بوو هەر لە شۆڕشی ئەیلول و شۆڕشی نێوانەوە چی بەسەر میلەتەکەمان هاتووە بەسەر ئەو خەڵکی هەڵەبجە هاتووە کارەساتی چیمابەرانی هەڵەبجە وای کرد کە ئێمە بناسرێت زیاتر بە دنیا من گلەیم لە حکوومەتی هەرێمی کوردستان هەیە بە دەرەجەی یەکەم هێشتا هەڵەبجە نەبوو پارێزگا هێشتا هەڵەبجە بەناو لە ئەنجومەنی وەزیرانی هەرێم بڕیارێ دەرچووە بەڵام ئەو بڕیار چەندها پەیوەندی نییە بە هەرێمی کوردستانەوە من لەگەڵ جەنابی کاک فازڵ و جەنابی مامۆسا بەیەکەوە ڕۆشتنە خزمەتی کاک نیشتوان بەرزانی و کاقبات لە ئەنجومەنی وەزیران کە عیمەت بوو کاتە چونە خزمەتیان بۆمان شەرحکردن کە عێراق ئەڵێ لە پێش لە دەستورە دیاری کراوە لە پێش ڕوخانی حکوومەت یا پرۆسی ئازادی بڵین لە 2003 هەر بڕیارێ پەرلەمانی کوردستان دابێتی ساری مەفعولە بێکاری پێ بکرێ تقریبا 6 مانگێ حکوماگێ ئەو هینە حکوومەتی هەرێم نووسایی بە پارێزگابوونی هەڵەبجێ نادوو بۆ عێراق یانویست پەرلەمانی عێراقی بکە من وەختی خۆی لەگەڵ ڕاوێژکاری یاسایی سەرۆکی پەرلەمانی عێراق خواتە نوێژێفی بوو قسەم کرد وتی کاکە بناق نادوێنە بۆ ئێرە خۆی ئەتوان بڕیای لێبن بەڵام بڕیارەکە تاکدایانە نییە حکوومەتی هەرێم یا ئەنجومەنی وەزیرانی پەرلەمانی کوردستان بڕیاریاوە حکوومەتی عێراق و مامەڵەی پارێزگای لەگەڵ ناکرێت دەبوایە حکوومەتی هەرێم بەو بڕیارەی پەرلەمانی کوردستان کە کاتی خۆی بڕیاری دابوو هەڵەبجێ بپارێزگا یا بۆ بڕیاری خۆیان کە ئێمە لە خزمەتی ئەو هەواڵانە بەڕێزانە چوین بۆ لە خزمەتی مەجموعەی بەڕێزی تا چوون بۆ هەولێر ئەبات بۆ نەوەسانایە عێراق 18 پارێزگایە بە پارێزگای هەڵەبجێ بە 90 پارێزگا یەکەم ئەبێ پەرلەمانی عێراق بڕیاری لەسەر بە دوو ئەبێ ڕئیسی جمهور سەرۆکۆمار مرسووین بۆ دەرکات بەداخەوە سەرۆکۆمار کوردە ئەنی من ئەمەوێ پرسیارە ئێستا باسی بەرپرسیارەتی حکوومەتی هەرێمت کرد ئەوتری حکوومەتی هەرێم لە ئاست هەڵەبجەیە کە کراوە بە پارێزگا کەم تەرخەم بووە پاشان باسی پەرلەمانت کرد نوێنەرانی کورد لە بەغدا وەکو پێویست بە ئەرکی خۆیان هەڵناساون پاشان ناوی سەرۆکۆمار تێنا ئێوە لە یەکێتی نیشتیمانی کوردستان سەرۆکۆمار کە ینی ناو یەکێتی نیشتیمانی کوردستانە بۆچی ینی ئەم زەختەتان ئەم فشارەتان دروست نەکردووە لە ساڵی لە پێشتر پێش دوو ئیداری و کاتە لە ساڵی 2009 بوو پەرلەمانی کوردستان بڕیاری داوە کە ئاکرێ و هەڵەبجە و ڕاپەڕین و سۆران بێ بە پارێزگا باشە نا پێش 2023 بوو لە ساڵی 99 بۆ پارێزگا وەختی خۆی کە دەسوود نووسراوەتەوە مادەیە هەیە ئەڵێ ئەو بڕیارانەی کە لە ئەنجومەنی پەرلەمانی کوردستانەوە دراوە یان لە حکوومەتی هەرێمی کوردستان دراوە ساری مەفعولە ئەبێ کاری پێ بکرێ چونکە لە پێش ڕوخانی حکوومەتی عێراق بووە باشە ئەم کارە کرا نازیان بۆ عێراق دووسێ مانگ تەخیری کرد و دوایی ئێمە لەگەڵ ئەم بڕێزانە و لەگەڵ چەند هەواڵێکیکا بڕێزێکیکای حیزبەکانی کاتچوون بۆ ئەنجومەنی وەزیران مزەکرەیەکمان بۆ نووسین من سپاسی ڕێکخراوەکانەکەم ئەو کاتە ئەنجومەن ڕێکخراوەکان ئێمەیان کۆ کردەوە هەموو حیزبەکان نەک خۆمان کۆبینەوە ئەنجومەن ڕێکخراوەکان ئێمەیان کۆ کردەوە کۆیان کردینەوە لێرە لە هەڵەبجە باسی ئەو بینەکرا ئێمە مزەکرەیەکمان نووسی بۆ حکوومەت بەدەنگ داواکاریەکەمانەوە بەزم مزەکرەمانەوە چوون بۆ ئەوێ بچونمان بۆ ئەوێ و مناقەشمان لەگەڵا کردن بڵێ جەنابی کاگنەشی لەسوی فەرموو بڕیارەکەی ئیمزا کرد بەڵام ئەوە کافی نییە ئەوە یەکلایەنەیە عێراق خەریتە ئیداریە گۆڕێ لە دەستوری عێراق 18 پارێزگایە بە پارێزگای هەڵەبجە ئەبێ بە 90 پارێزگا ئەبێ ئەو قەرارەی کە حکوومەتی هەرێم داوێتی یا پێشتر 2008 پەرلەمانی کوردستان داوێتی ئەبێ بچێ بۆ پەرلەمانی عێراق
پەرلەمانی عێراق بڕیاری لەسەر بە بچێ بۆ لای سەرۆکۆمار سەرۆکۆمار مەرسومی بۆ دەرکات بەڵام تا ئێستا ئەو شتانە ئێوە دانی پێدانیان کە حکوومەتی هەرێم و نوێنەرانی کورد لە بەغا و سەرۆک کۆمار کەم تەرخەمن بەرامبەر بە دەرەجەی یەکەم حکوومەتی هەرێم لە کوردستان ئەمان نیان ناردو ئەو میکانیزمی کە باسم کرد کە دەبایە بیان نادێ بۆ پەرلەمانی عێراق و لە پەرلەمانی عێراقەوە بڕیار لەسەر بایە و بچای بۆ ڕێی جمهور هێشتا لای عێراق هەڵەبجە پارێزگا قەزایە ئەمە یەک دوو بۆ معلوماتان مرسوم بۆ دەرنەچوە بێ مرسوم بۆ دەرچەخۆ يعني حتى برلمان العراق بريال با أبي سرق كمار تصديقي بريال كي برلمان كا دو تا إسا بروح بزارني أورين شيء الله تأكيد به هيش تها هالبجة هوي حوالي مدنيان باليزجاي سليمانية تابلو يطلع كان سليمانية بله هيش تها سجل ناخبيني العراق الكوميسيوني بالله هبزة كاني عراق والكوميسيون بالله هبزة كاني كردستان سجل ناخبيني هبزانية من لسه سليماني سپاس دەکەم نیمانش من دواتر دێمە وڵات کاک جەمیل من دوای پێشەوەی کۆتایی بەوانە بێنم دوای مزای جناب بم پرسیار جنابی کاک فەزڵ بکەی من لێسەوە گلەیم یەکەم ئەگەر خەتای ئێوە بێ گلەیم لە ئێوە هەیە ئەگەر خەتای ئێوە نەبوو بێ لایەنەکانەکە نەهات بن گلەیم لەوان هەیە ئێوە ئەبوایە بۆ ئەم دیبێتە یان بۆ چاپێکەوتە یا بۆ بەرنامەیە پرسیارێکی زۆر باشە حزبەکانی تەواوکە بۆ ئەوەش کردایە لەبەر ئەوە هەڵەبجە تەنها پێک ناتوە لە یەکێتی نیشتمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستانی جێگرتووی ئیسلامی کوردستان کۆمەڵی ئیسلامی هەیە بزوتنەوەی گۆڕان هەیە کە لە بەشدار بوون لە حکوومەتە لە خوار ئەوانیشەوە حزبی شیوعی کوردستان هەیە زەحمەتکێشان هەیە حزبەکانی کە هەیە بۆ بینەری ژوون بێت ئەبوای ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی تەنها و چەند بەڕێزە لێرە نەبوون ئەبوای هەموو ڕێکخراوەکان باید لە بۆی من وەڵامی ئەمە بەمەوە بۆی ئەو باسە سلوبی بەرنامەکە بەڵێ شێوازی بەرنامەکە 3 بۆ 4 میوانە ئێمە ویسمان مەبەستمان بوو نوێنەرێکی ینی بەڕێزانی بزوتنەوەی گۆڕانێکێکیان لێرە حەزوری هەبوایە پێم وا بێت جەنابی شت قسەت لەگەڵیا کردووە لەگەڵ بەرپرسی مەکۆی گۆڕان لە هەڵەبجە ئامادە نەبوون لە بەرنامەکە حەزوریان هەبێت ئیتر هەریەندە دەسەڵاتەکە قسەیان لەگەڵا بکەیت و ئەوانیش کە ئامادەنین بەشداری بکەن تۆیش دەسەڵاتێکی ترت نییە بەنسبەت ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنی و کۆمەڵی ئیسلامیشەوە ئێمە بەرنامەی دیکەشمانە بێت لەسەر هەڵەبجە ئەخیر بەرنامە نیە بەڵام لەبەر کاتی بەرنامەکە هەر هێندە ڕێک جێگەیە بێتەوە ناکرێت تۆ 40 میوان بێنی بڵێ ئەبێ دوو کەستان قسە بکەن تەنها لەبەر ئەوە بۆ سواز بۆ ڕوونکردنەوەکی جەنابیشت کاک فازڵ دیسانەوە لە دوای 5 شوباتی 2015 ینی ئەوەی پەرلەمان پرۆژە یاساکەی پەسەند کرد و ماوەی 2 ساڵە پارێزگار و جێگرەکەی دەست بەکاربوون بەڵام قسە لەسەر ئەوە ئەکرێت ئەنجومەنی پارێزگای هەڵەبجە پێک نەهێنراوە بوونی نییە لە کاتێکە ئەمە بە بڕبڕەی پشتی خزمەتدا ئەندرێ لە شارەکەیە ئەکرێت وە بە شێوەیەک لە شێوەکان پارتی دیموکراتی کوردستانیش تۆمەتبار ئەکرێت بەوەی کە ناتانەوێ ئەنجومەنە پێک بێت و لەوەی کە 3 کورسیتان بە ینی حەقی هەڵبژاردن بەدەستێناوە داوای 4 کورسیەکەن ئەمان ئەمێ لە دەمی خۆتەوە بیزان ینی ئایا فعلەن پارتی ینی ئێوە و تۆمەتە ڕەتەکەنەوە لەگەڵیان پێتان وایە فعلەن ئێوە نەتانێشتووە ئەنجومەنە پێک بێ و هەرو پرسیاری لە کاک جەمیلیشم کرد ینی ئێوە کە لە هەڵەبجە ئەژین و لەم سنوورە ئەژین ینی ڕازین لەوەی بۆ هەڵەبجە کراوە و بۆ هەڵەبجەیەکان ینی جێبەجێ کراوە ئەوە بەناوی خۆی گەورە و میهرەبان سڵاو لە ڕۆحی پاکی شەهیدانی کوردستان و وەسڵاو لە هێزەکانی پێشمەرگە سپاس بۆ سازدانی ئەم بەرنامەیە لەلایەن بەڕێستانەوە سپاسی هەردوو هاوڕێی بەڕێزم کاک جەمیل و مامۆستا شێخ حەسەن دەکەم و سڵاو بۆ ئەو گەنج جوانانە لە کچ و کوڕ لێرە ئامادەیان هەیە من لە وتەیەکی هەورامیەکانەوە دەست پێ یەکەم ئەڵێ ساڵی 63 کاتی حکوومەتی ئەو کاتەی عێراق هات کوردستانی داگیر کرد لە منتیقی هەورامان هەورامێکی بینی و زابطێ باین کردو بە عەرەبی وتی و شسمەکەنتەیان بە عەرەبی شتێکی لێ پرسی بوو بە هەورامیانە وتی و تاتە ڕۆیشتر ئانی شنو یعنی مەبەستی لەوە بووە هاتۆ وڵاتەکەی داگیر کردو هێشتان ئەویشت لەو پرسیارەکە جا بەڕاستی من هیوادارم ئێمە هەمومان بتوانین حقیقەتەکان بە خەڵکی پارێزگای هەڵەبجە مەبەستم ئەم دوو بەڕێزە نییە بەڵێ بتوانین حقیقەتەکان بە سنووری پارێزگای هەڵەبجە بڵێین و حەزیشەکەم نیش پرسیار بکەم چیتر ماوە پارتی بیکە بۆیرا
بۆ سنووری پارێزگای هەڵەبجە کە ئێستا گلەی بێتە سەر و نەیکرد بێ و مەسلەی تەشکیلکردنی پارێزگای ئەنجومەنی پارێزگای هەڵەبجە ئێمە لێرا زۆر کۆبوونەوەمان کردووە. یەکێک لە ڕخنەکانی من بەڕاستی ئەوە بوو کە ئێمە لە سەردانیشمان و کوبرای بەڕێزم کاک جەمیلی شارەتی پێدا بۆ ئەنجومەنی وەزیران زۆر جارم کەلیمەیەم وتۆ تۆ بەڵام لەبەرەوەی بەلامەوە گرنگە هەر دەیڵێمەوە. کاقوبات زۆر دەستخۆشی لە ئێمە کرد بۆ ئەوەی کە ئێمە بووین بە سەبەبی کردنەوەی ئەو گرێکیۆرەی کە لە سلێمانی هەبوو پێشتر. ئەمە یەک. دوو، ئێمە توانیمان بە ڕۆحێتێکی زۆر هەڵەبجەیانە بیرکەینەوە بۆ تەشکیلکردنی پارێزگای هەڵەبجە و دابەشکردنی پۆستەکان بەسەر حیزب و لایەنەکانە و پێکی شاتی لە 29 دەی 2014 لە مەخەڕی بزوتنەوەی ئیسلامی. دوایی پاشگەز بوونەوە دروست بوو لەسەر ئەم ڕێککەوتنە، ئەوە بەڕاستیەکەی بابەتێکی ترە. بەڵام من دێمەوە سەر ئەو باسە ئێمەش وەکو هەر تاکێکی خەڵکی سنووری پارێزگای هەڵەبجە وەکو بەرپرسەکانی حیزبەکان و بە تایبەتی من بۆ خۆم ئەڵێم وەکو ئەندامێک گیانکادرێکی پارتی دیموکراتی کوردستان ڕۆژانە لەگەڵ معانات و لەگەڵ خەڵکی هەڵەبجە لە ناو چین و توێژەکانی خەڵکی هەڵەبجە دەژین. ئەمە یەکێکە من دەتوانم بڵێم لە ڕووی نەفسیەوە و لە ڕووی ژیانی ڕۆژانەی خۆمەوە گەورەترین تەسخێن بەخۆم داوە کە لەگەڵ ئەم ژیانم اختیار کردووە لەگەڵ هەڵەبجەکان ژیان بەسەر بەم بەخۆم و ماڵ و خێزانەوە. کە گویان لێگری دەنگیانە گەێنی با ئەگەر گوێم لێ بگری جەنابەت ڕوونکردنەوە دەم و بە بەردەوام من معاناتی خەڵکی هەڵەبجە وەردەگرم و دەیشم گەیاندویشمە سەروی خۆم و کار زۆر لەسەر ئەو بابەتانیش کراوە کە من گەیاندومەتە سەروی چی کراوە بۆ نمونە چۆن لە هەڵەبجە کراوەتەوە. ئەوەی کە بۆ هەڵەبجە کراوە بە بڕوای من هەرچەند من ئەمڕۆ زۆر گوێم لە دیمانە بوو لە خەڵکی هەڵەبجە، هەرچەند بە بڕوای من خەڵکی هەڵەبجە تاقانەی دەسڵاتی هەرێمی کوردستانە، مناڵێکی تاقانە چەند عەزیزە لای دایک و باوک ئەبێ هەڵەبجەیەکان ئەوەندە عەزیز بن لە لای دەسڵات. هەمووشمان دەزانین قوربانی گەورەتریش لە هەڵەبجە هەیە، بەڵام قوربانیەکانی هەڵەبجە بوو بە دەرخستن و دەرخەری هەموو ئەو تاوانانەی کە بەرامبەر بەگەلی کورد و نەتەوەی کورد کراوە. ئەگینا ئێمە 182,000 ئەنفالی گەرمیانەکانمان هەیە، 8,000 بەس لە بارزانی و لە بنەماڵی بارزانیەکان ئەنفال کراوە، ئێمە 5,000 قوربانیمان لە شاری هەڵەبجە هەیە، ڕاستە 10,000یش بریندار هەیە. بەڵام وەکو جەنابی سەرۆک بارزانی کە هات ئالەم جێگایە وتی هەڵەبجە بوو بە ناسنامەی مەزڵومێتی گەلی کورد، بە بڕوای من ئەم کەلیمەیە زۆر گەورەیە. پاشان کە کار لەسەر ئەم کەلیمانە و لەسەر ئەم نەوعیەت و یا داخوازی و ساڕێژکردنی برینەکانی خەڵکی هەڵەبجە کراوە، بە بڕوای من لە ڕووی معنەویەوە کارێکی زۆر باش کراوە کە هەڵەبجە کراوە بە پارێزگا. ئەوەشی کە برای بەڕێزم کاک جەمیل ئیشارەتی پێکرد ئەمە ڕای هەڵەبجەیەکانیشە، چکە هەڵەبجەکان من گوێم لێیان بووە ئەڵێن من چی لە پێشگیری پارێزگا بکەم لە کاتێکە هیچ لە سیمای شارەکە نەگۆڕاوە، هەلی کار زیادی نەکردو، ینی باسی تاقانەیت کرد. هەست ناکەی هەڵەبجە تاقانەیەکی زۆر بێناز و پشتگوێخراوە لەلایەن حکوومەتی هەرێم و بەرپرسانەوە. ئەزانی کاکە یادگار دوو هۆکار هەن بەڕاستیەکەی بۆ ئەوەی کە نازی هەڵەبجەیەکان وەکو پێویست وەرنەگیراوە. یەکێکیان بە حەقیقەت ئەو قەیرانە ئابووریەی کە تەئسیری لە هەموو تاکێکی خەڵکی کوردستان کرد، ئەمە یەکێکە لە هۆکارەکان. ئەجینا ئەوەندەی من بە ئاگا بم لە پەرۆشی و لە هەڵوێستی جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان نەی ئێڵان نازی هەڵەبجە بەم نەوعێتە لێبێ ئەمڕۆ هەڵەبجەیەکان گلەی بکەن وەکو ئەوەی کە کراوە لە ڕابردوو، چوو کەشتی زۆر باش لە هەڵەبجە کراوە. هەرچەند ئەوەی کە هەڵەبجەیەکان وتوانە من ئەمڕۆ گوێم لە کۆمەڵێک دیمانەی خەڵکی هەڵەبجەیی بۆ تەیدی هەموویم کردووە و کەناڵەکانی ڕاگەیاندن لە پەیج و ڕۆژنامە و گۆڤارەکان کە پرسیاریان کردومە 100% لەگەڵ داواکانیانم و پشتگیری لە داواکانیانەکەین بۆ ئەوەی خەڵکی هەڵەبجە زۆر حەقی لەوە زیاتری هەیە. بەڵام ئەمە یەکێکە لە هۆکارەکان کە گرفتی ئابووری لە هەرێمی کوردستان، ئەمە هەموو بە حەقیقەت خواستەکانی یان خەونەکانی ئێمەی بە حەقیقەت لەبین برد. یەکێکیان ئەوەی دووهەمی تریشیان بەڕاستیەکەی ناتەبایی حیزبەکان وەکو عەرزم کردن ئێمەی بەرپرسی لایەنەکان توانیومانە تەسێ بە خۆمان بدەین لەگەڵ گرفتی هەڵەبجەیەکان بژین، بەڵام من دیسان دەیێڕمەوە بۆ بڕیاری مرکزیەتی حیزبەکان کە بڕیار لەسەر چارەسەرکردنی تەشکیلکردنی بیتەوە کاک فازڵ ئەگەر ئەم کەلیمەی ڕوخسەتم بی بۆ مەسەلەی دامەزراندنی ئەنجومەنی پارێزگا بە حەقیقەت ئێمە زۆر جار ئەم داوای خۆمانمان گەیاندۆتە سەرەوە. جەنابی کاقوبات سەرۆکی لیژنەی چارەسەرکردنی ئەو گرفتەیە کە لە سنووری پارێزگای هەڵەبجە هەیە لەگەڵ کۆمەڵێک لە وەزیرەکە هەڵەبجە لە سلێمانی و کاقوبات تاڵەبانی لە ڕێگەی سکرتێرەکەیەوە ئاگادار کراینەوە کە
ڕاگەنراوێکی بڵاو کردوێتەوە سەبارەت بە یادی 2 ساڵی بە پارێزگاکردنی هەڵەبجە ئەڵێت ئێمە پێمان وایە کە هەڵەبجە شایانی لەوە زیاترە و ئەوەی پێویستە لە ئاستی پێویستە بۆی نەکراوە و بەڵێنی دووپات کردوێتەوە کە لەگەڵ هەڵەبجەیەکان وەکو کەس و کاری خۆی لێرەوە پێم خۆشە دواتریش کاک جەمیل و مامۆستاش ینی پەیام بنێرن بۆ ینی سەرۆکی حکوومەت بۆ کاقوبات تاڵبانی جێگری سەرۆکی حکوومەت ئایا فعلەنەوەی ئەیڵێن ئامادەن جێبەجێ من پێم وایە ئێستاکێ ئەم دیمانەی ئێمە زۆربەی بەرپرسەکان و خەڵکی کوردستان و خەڵکی پارێزگای هەڵەبجە حتا خەڵک لە دنیای ئەوروپا من پێم وایە متابعی ئەم دانیشتنەی ئەمڕۆی ئێمە دەکا ئەیبینێ زۆر بەچاکی ئەمە گەیاندنی پەیامە ئێمە پشتگیری لە داوای خەڵکی هەڵەبجە دەکەین من وەکو کادرێکی پارتی کە حیزبەکەی من یەکێکە لە حیزبە خاوەن دەسڵاتەکان لە وڵاتە بەڵام کەلیمەیەکت ئیشارەت پێدا جەنابەت ئەوە زۆر جار ئەم کەلیمە دەوترێ ئێمە لە سنووری پارێزگای هەڵەبجە پەنامان بردو بۆ تەوافقی سیاسی لەسەر تەشکیلی هەموو پۆستە ئیداریەکان لە سنووری پارێزگا چونکە لەسەر تاسەری کوردستان بە حکوومەتی ناوەندیش لە بەغدا ئێمە پەنامان نەبردووە بۆ ئەنجامی هەڵبژاردنەکان لە هەرێمی کوردستان دواتر لەسەر تەوافقەکە قساکەی زۆر سپاس دەکەم بۆ ئەم میوان ئەزیزانش دەنگیان بگاڕۆمە لای کاکگۆران لە کاکگۆرانەوە دەست پێ بکەم لێرە حزوری هەیە کاکگۆران کاکگۆران جەنابتان پۆستێکتان هەبوو لەم چەند ڕۆژەیە دەستان لە کار کێشاوەتەوە ئەمڕۆ کارمەندەکانت خۆپیشاندانیان کردبوو ینی ئەمە وەکو هەڵەبجەیەک وەکو ینی کەسێک کە بەرپرسیارەتی هەبووە قسە لەسەر بە کورتی و پوختی قسە لەسەر معاناتەکانی خۆتان بکەیت تایتڵی پێشووتریشت ئاماژە پێبەی بۆ بینەر پێمان خۆشە بێ بەڵێ من گۆران بەڕێوەبەری دەست لە کار کێشاوی نەخۆشخانەی فریاکەوتنی هەڵەبجە بەڕاستیکە یادگار کەرتێک نییە لە هەڵەبجە ڕۆمانێک هەڵنەگرێ هەڵەبجە هەموو کەرتەکانی تووشی کەم و کوڕی بووە هەموو کەرتەکانی کێشەی هەیە هەموو هەر هەنگاوێک بنی لە هەڵەبجە کۆمەڵی کێشە و کۆمەڵی معانات و کۆمەڵێک گرفتی خەڵکە بینیت بەڕاستی هەڵەبجە ئیرادەی ئەوێ بۆ ئاوەدانکردنەوە بۆ خزمەتکردن ئیرادەیەک من ئیرادەیەک بەڕاستی بە سەراحەت ئەیڵێم ئیرادەیەک نابینم بە پێویست بێت بۆ ئاوەدانکردنەوەی هەڵەبجە بتوانێت لە ئاستی ئەو هەموو قوربانیانە بێت کە خەڵکی هەڵەبجە بەخشیوێتی حیزبێک نابینم لە کوردستانە قەرزاری خوێنی شەهیدانی هەڵەبجە نەبێت ئیرادە هەیە لە مەسەلەن بۆ لە سلێمانی ئیرادە هەیە شاری جوان دروستەکرێت لە گێرمەی قەیرانی دارایی بۆ لە هەولێر ئیرادە هەیە بازاڕی نیشتیمان و شەقامی 120 مەتری کەس دروستی بکەن ئایا لە هەڵەبجە شوێندەی تو ئاگاداری ئەوانەی دەوڵەمەند و خاوەن سەرمایەن دێنە پێشەوە ڕێگریان لێ بکرێت هەڵەبجە ڕاستە خاوەن سەرمایە هەیە بەڵام خاوەن سەرمایەکی زۆر دیار و زۆر گەورەی بەو زەبەلاحیەتیان نییە کە دیار بێ هەڵەبجە پێویستە حکوومەت ئیشی بۆ بکات نابێت چاوەڕوانی دەستی خاوەن سەرمایە بێت حکوومەتی هەرێم هەل لە سەرۆکایەتی هەرێمەوە بیگرە هەتا بچووکترین بارەگای هەموو حیزبەکانی ئەم وڵاتی من و تۆ قەرزاری تاکە بە تاگەی هاوڵاتیانی خەڵکی هەڵەبجەیە قەرزاری خوێنی شەهیدانی هەڵەبجەیە ئەوەی کە منەمەوێت زۆر تەرکیزی بخەمە سەر مەسەلەی کەرتی تەندروستیە بە شاهیدی هەموو خەڵکی هەڵەبجە لە ساڵی 90ەکانە کەرتی تەندروستی هەڵەبجە پێشکەوتوتر بوو هەتا ئێستا ڕاست ئێمە کێشەی بینایەسە لە هەڵەبجە نییە کێشەی بینا لە کەرتی تەندروستی لە هەڵەبجە نییە قەزا و ناحێ هەیە دەیەها ساڵ دوای هەڵەبجە سەدەها ساڵ دوای هەڵەبجە بۆ بە قەزا ژمارەی ئەو پسپۆڕە پزیشکانەی کە ئێستا لەوێ هەیە سێ بەرامبەری هەڵەبجەیە ئێمە چەندین ساڵە بەدەم گرفتی تەندروستی ئەم شارەوە ئەناڵێنن پێویستی بە ئیرادەیەک هەیە جەنابی دکتۆر ڕێکەوت وەزیری پێویستی بە ئیرادەیەک هەیە بەڕاستی بەش شوێن هەیە لە هەڵەبجە شوێنی زۆر هەستیار لە کەرتی تەندروستی ئێستا پەکی کەوتووە من دەسم لە کار کێشاوەتەوە کەسێک بووم بە شاهیدی خەڵکی هەڵەبجە دوور لە هەموو مەسائلێکی حیزبی نەخێر هیچ فشارێکم لەسەر نەبوو هیچ بڕیارێکی پێشوەختەی نەبووە سەبارەت بە لادانم بەسەر کارەکەم بە شاهیدی هەموو خەڵکی هەڵەبجە دوور لە هەموو جیاوازێکی بیرڕای سیاسی دوور لە هەموو ناوچەگەریەک من خزمەت خۆم بە خزمەتکاری خەڵکی هەڵەبجە زانیەوە بە شانازی و ئێسش خۆم بە خزمەتکارە زانم بەڵام ئەوەندە کەم و کوڕی زۆرە هەندە کەم و کوڕی زۆرە هیوادارم داواکارم هەل لە سەرۆکایەتی هەرێم هەتا ئەگاتە سەرۆکی ئەنجومەنی وەزیران هەتا جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران بەڕاستی ناکرێت تەنها لە سەروبەری شانزەی هەڵەبجەتان بکەوێتە بیر هەمووتان قەرزاری خوێنی هەڵەبجەن لەبەر ئەوەی کار لە کار نەترازێ لەبەر ئەوەی هەر شتێک ڕوو بدات بەرپرسیارەتەکە کەوێتە ئەستۆیەوە تکا ئەەکەم هەرچی زووە بەدەم معانات و کێشە و گرفتەکانی ئەم بەناو پارێزگاوە بە سەریعی وەرن بەردەم ئەم خەڵکەوە و
گرفتەکانی ناڵێم لە سەدازت ناڵێم وەکو ئاسای سیحریتان پێبێت بەڵام لەو ساڵ لە 91ەوە هەتا ئێستا هەموو شانزەی سەیەک ئەگەر پرۆژەیەک پێشکەش بکرایە بە خەڵکی هەڵەبجە بە خوێنی شەهیدانی هەڵەبجە ئێستا هەڵەبجە لە هەولێر و لە سلێمانی و لە زۆرێ لە شارەکانی کوردستان کەمتر نەبوو. سپاس دەکەم. ئەو خاتونانە کەسیان قساکەن با بچێتە دواوە لای ئەو خاتونە بەڕێزە بزانم ئەو ئەیەوێت چیمان پێ بڵێ. دەستخۆشی بۆ بەرنامەکەتان. وەڵا چەند تێبینێکم لەسەر قسەکانی کاکفازی لە بوو. ڕاستی کێشەکە ئەوەیە کاتێک کە باسی کێشا کرێ باسی گەنداڵیە کرێ باسی قەیرانەکرێ دەسەڵاتی یەکەمی ئەم هەرێمە نەگەم پارێزگایە دەسەڵاتی یەکەم یعنی خۆشی ئەکا بە بەشێک لە کێشەکە بەداخەوە پارتی یعنی تازە فێری سیاسەتی میان ڕەوێکی نەرم بووە بۆ نمونە شتەکان هەموویە خات ئەست و ئەوی تر ئەوی تر کاتێک کە بۆ نمونە ئەڵێ هەموو شتێک خۆی پرسیاری کرد وتی چیماوە بۆ هەڵەبجە بکرێ منی ژەڵم ئەگەر ئەو هەموو شتە بۆ هەڵەبجە کراوە بۆچی بەڵێ باسی وتی هەموو شتێک بۆ هەڵەبجە کراوە منی پرسیاری کردی چی نەکراوە تا بکرێ باشە کە هەموو شتێک کراوە بۆچی ژیانی خۆ و لە ناو هەڵەبجە بە تەسحیەدا نەزانی یعنی من کە شارێک زۆر خۆش بێت و کە هەموو شتێکی بۆ کرابێ ئیتر چ تەسحەیەکی تایەکە لەو شارەیە بژیم اینجا بە سەبارەت بە هەڵەبجە زۆربەی پرۆژەکان لە هەڵەبجە وەسێنراوە یعنی لە نیوە بۆ نمونە لە سا 60 تەواو بووە وەسێنراوە لە سا 50 تەواو بووە وەسێنراوە بەهۆی قەیرانەوە بۆی سەرماوە دەنگم جوان ناگاستەکەم اینجا سەرچاوی ئەوەی کە شت بۆ هەڵەبجە ناکرێ بەڕای من دەسەڵات یەکەم بەرپرسە لەوە چونکە هەموو شتەکان قەیرانە بۆ نمونە ئەچیتە لای قایمقام ئەڵێ قەیرانە ئەچیتە لای پارێزگار ئەڵێ قەیرانە یعنی من وەک چالەگوانێکی وەرشی کە ڕۆشتوم قایمقام لە بودجەی خۆی خەڵاتی بۆ دابین کردوم یعنی یارمەتیام بەڵام کاتێکە کێشەکان هەر هەمووی قەیران بێ سیرکە لەم هەرێمەیە نەک هەر لە شارەکە ئێمەیە کێ یعنی قەیرانەکەی دروست کردووە پرسیارەکەم ئەوە بووتەنە ئەگەر ئەم شارە هەموو شتێکی بۆ کراوە بۆ خۆی تەسحەیەکە لەم شارەیە فازڵ وەڵام تەداتەوە فەرموو ئەو کاکەیە لە پێشەوە بە قسەکانی بکات دەستخۆشی بەرنمەکەتان لێکم کاگادگار بۆم بەرنامە گشتگیرە کە باز لە هەموو کێشەی چین و توێژەکانی هەڵەبجە دەکات ئێمەش وەکو نوێنەرێکی زانکۆی هەڵەبجە لێرین پێمان خۆش بوو ڕاگرێ یان سەرۆکی زانکۆش لێرە بواە بەڕاستی بەرنامەکە لە بەرەوەی تایبەت نەبوو بە زانکۆ بەڵێ بۆیە بەڵام بەرنامەکە تایبەت بە زانکۆ و خەمەکانی زانکۆ ئەو کاتە ئینشەڵا دەنگمانەگا واگەیان لێمانە بێت پرسیارم بۆ کاکفازڵی هەموو شتێ بۆ هەڵەبجە کراوە باشە کاکفازڵ بۆ هەڵەبجە کراوە هەمووی پرۆژەی تەواو نەکراوە بۆ نمونە ئەو زانکۆی هەڵەبجەیە وەڵا بڕۆ نایەوە ئەگەر قەمسەڵەی باش جلی باش لەبەر نەکەی ناتوانین لە نایە بۆستی یعنی ئەمە دابینکردنی چەند زۆپایەک و ئەمە تەبریتی مەرکەزی تێک چووە ئەڵێ خەتای کۆمپانیایە کۆمپانیامان هێناوە کۆمپانیاڵێ من 20 جارم چا کردوێتەوە یەک کەسێ بەدەنگ منەوە نایات کۆمپانیا لە بەغاوە دێت لە بەغاڵم هەر لەسەر قسەکانی خۆی من نامم بواتووە ئەڵێ سەرۆکی زانکۆی هەڵەبجە بە وەکالەتە لەلایەن یاریدەدەری سەرۆکی زانکۆوە بەڕێوە دەبرێت بەڵام لە مانگی 5 یاریدەدەری سەرۆکی زانکۆ ماوەکەی خۆیشی وەک یاریدەدەر تەواوە بێ ڕاگری کۆلێجی پەروەردەی بنەڕەت و زانستە مرۆڤایەتەکان لە مانگی 11 و ماوەکەی تەواو بۆ بەردەوامە لەسەر کارەکەی بە خۆڕەسمیەکەی ینی ئەڵێت باز لە چەندین بەڕێوەبەرایەتی ناو زانکۆوە کات ئەنی باس لەوە کە ئەمڕۆ خوێندکارانی هەڵەبجات بوونە سەر جادە بەهۆی سەرماوە ناکرێت لە هۆڵا ناتوانانی دابنیشی بەڕاستی ئەڵێ چیە بۆ ئەم بەڕێزەی حەزب سیاسیەکان داوای چیە لێەکەم بڵێ ئێمە مامۆساگان چەند جار کۆبنەوەیان کردووە و داوای چەند زۆپەیەک دابینکردنی چەند زۆپەیە تا تەبریتەکان چاکە بێت تێک چووە تەبریتی مەرکەزیە لە بەغاوە وەستادێ چاکی بکات داوای چەند زۆپەیەک و چەند بەرمیلێکی نەوت کراوە بۆ ئەوەی ئەم سەرمایەت تێپەڕ بێ لە بەرپرسەکانی ئەم پارێزگای یعنی یەکێک بەدەنگەوە نایە بڵێ کاکەوە من ئەو شتە بۆ دابین بکەم یعنی تۆمە دەوامی حکوومەتی یاریەم چاوی لێرە بێ ئەوە خوێندکارێکی زانکۆی ئەڵێت داوای زۆپامان کردووە یعنی چەند زۆپایەکی کەم بۆ دەسەڵاتێکی ئەوە این بێت نەتوانێت چەند زۆپایەک دابین کا بۆ زانکۆیەک دەستخۆشیتان زۆر سپاستانەکەم ئەخیر قسە وەرەگرم زۆر بە کورتی بێ سپاس دەکەم بۆی وەڵامیش بۆ قسەکان وەرگرینەوە تەنا قسە نەبن بەڵێ بەچاو سپاس وەڵای من تەنها داوام ئەوەی هەڵەبجە وەک پارێزگا تەعامل لەگەڵا بکرێت بەعزشت کێشی ینی قەیرانی دارایی یەک تۆز مایکەکە نزیکی وەڵای داوای من بەس ئەوەی هەڵەبجە
پارێزگا تامی لەگەڵا بکرێت کێشەی ئەمە کێشەی تەنها هەندێک جا قیرانی دارایی نییە کێشەی دەسەڵاتە تۆ بەعزە شتێگەڵێڵێ ئەبێ وەزارەت بڕیای لەسەر بات ئەبێ ئێستا هەڵەبجە زانی کێشەی چی ئەمە لە نێوان سلێمانی و پارێزگای هەڵەبجە گیرێکمان خواردە بەعزە شتێکمانە بە سلێمانی ئیشەکانمان بۆ بکات بەعزە شتێک ئەبێ هەولێر بەعزە شتێک هەڵەبجە نازە ئەم دەسەڵاتان کە یەک لە یەکرێنەوە هەڵەبجە وەک سەر بەخۆی پارێزگای سەر بەخۆ تامی لەگەڵا بکرێت فەرموو سواز بەم دەرفەتە دارکۆجەبار خوێندکاری زانکۆ بە قسەیەکی بیرمەندی بەناوبانگی سویسری دەست پێکەم پاولە کۆیلۆ کە فەرمێت ئازارەکانی دوێنێ دەستکەوتەکانی ئەمڕۆ بدێنێ بەڵام ئەگەرم ئەمە بەرجەسەکەی لە مەملەکەت ئێمە هەستێکی هەڵەبجە پێچەوانەکەیەتی چونکە هەڵەبجە لە ڕابردووە قوربانی زۆریە ئێستا ژەر قوربانیە 2 ساڵ پێش ئێستا خەڵکی هەڵەبجەیەکان شیرینی بوون بە پارێزگایانە خواردووە هەنگیانە جێرا ئێستا لە هەر هەڵەبجەیەک بپرسی بەڕاستی بەداخە کاو کاتە و کاری کردو ئەمە ئەگەڕێتەوە بۆچی ئەگەڕێتەوە بۆ بەراوێستخستنی کە حکوومەتێک بە دوایەکەکانی کە حکوومەتێک بە دوایەکەکانی کابینەکانی هەرێمی کوردستان ئەنجامی داوە دەرهاوە هەڵەبجەیەکان ئەوەی کە ڕژێمە گۆڕبەگۆڕەکەی سەدام حوسێن کوردی هەستەکەم هەمان کارەکرێت بەڵام بە فۆرمێکی جیاواز پرسیارێکی دیاریکراوتەیە کاردارکۆ دیاریکراو پرسیار دیارکراوەکەەوەیە کە هەمومان کێشەکان نەزانی چییە ئەوانە هەر یەکیان نوێنەرێکی حیزبێکی دیاریکا و دەسەڵاتدارن هەمویان داواکاریان کردووە لە سەروی خۆشانەوە هەرێکیان داواکاری ئەگەر هەڵەبجەیەکانیشان ئاراسی سەر و خۆیان کردووە ئەگەر هاتوو ئەم داواکاریان جێبەجێ نەکراوە چەندێکە ڕاستە ئەنجامەکەیان تاسە بەدەست نەگەشتووە ئێمە چیەکەن لە دوایە ئەگەر تۆ هاتوو بەڵێ زۆر سپاس دەکەم کاکشێ حەسەن گەر لە جەنابتەوە دەست پێ بکەم ئێوە ئەزانن خەم و معاناتەکانی شارەکە بێگومان دێمە لاتان چکە پرسیارێکی دیاریکرا بۆ کاکشێ حەسەن نەبوو بۆیە لەوە دەست پێەکەم بۆی کاتەکە بە تەوازندا بەشکەم هەر لە کۆتا پرسیاری کاکدارکەوە دەست پێ بکەم یعنی ئەگەر ئێوە ئەو شتانەی تەرحتان کردووە ئەو خەمانەی خستونەتانەتە ڕوو هیچ ئەنجامێکی نەبوو وەڵام نەدرانەوە کێشەکان چارەسەر نەبوو یعنی لەگەڵ هەڵەبجەیەکانە دێنە سەر جادە بەهێمنانە داوای مافی هەڵەبجەیەکان بکەن یان هەر دیسان بێدەنگە بن و لە بەرنامەکان ئاڵێن وەڵی باسمان کردو و کەس گوێمان لێ ناگرێت وەر بەو شێوە وەڵام من یەکەم دەستخۆشی لەو بەڕێزانەیەکەم هەموویان قسەکانیان جوان بوو هەموو معاناتی خەڵکی هەڵەبجێ و جوانیش تعبیریان لێدا بە تایبەتی ئەوەی کاک گۆران یعنی من کاتێکیش کە لە ئەنجومەنی پارێزگا بووم چەند ساڵ پێش ێسە ئەو کات پێش کاک دکتۆر ڕێکەوتیش ینی هەتا ئێستا من 9 ساڵ لە ئەنجومەنی پارێزگا بوو 9 ساڵ ئەم شارە من خۆم لەوێ چەند جار ینی چاوپێکەوتن ئەوانەمان بوو لەگەڵ وەزیری تەندروستی کێشەی هەرە گەورەمان باسی هاتنی دکتۆر بۆ ئێرە من هێندە قورسە چارەسەر نەکرێ من شتێکە عەرزکەم نمونەیە کە خۆم لە ناو واقعەکەیە بووم جارێک لەو جارانە چوینە لای بەڕێز جەنابی مام جەلال ئەو کات هێشتا سەدام حوسێن نەڕووخا بوو بۆ کۆمەڵێک پرۆژە و داخوازی و پێداویستی هەڵەبجە وەکو خەڵکی هەڵەبجە و لایەنە سیاسیەکان و ئەوانە ڕۆشتینە لای هەر لەوێ لە بەردەمی خۆمانە کە ئێمە قسەکانمان پێشکەش کرە و کات حکوومەتی هەرێمیش بوجە و داهاتێکی وای لە بەردەست نەبوو بتوانێت پرۆژەی پێ جێبەجێکە هەر لە بەردەمی خۆمانە تەلەفۆنی کرد بۆ پارێزگاری سلێمانی وتی بە فلان و فلان و فلان دەوڵەمەند بڵێ یەکی پرۆژەیەکی خزمەتگوزاری لە هەڵەبجە جێبەجێ نەکەن هەچی پرۆژیانە لە سلێمانی ڕاگرە نێڵی لە سلێمانی ژیش بکەن ئەو کۆمپانیایی کە ئێستا جادەی 120 مەتری لە هەولێر دروستەکە حکوومەتی هەرێمە توانێت بڵێ ملیۆنە دینار لە هەڵەبجە نەکەی بە خزمەتگوزاری ناڵم بیکە بە خزمەتگوزاری ئەڵەم نەڕۆی ملیۆنە دینار لە هەڵەبجە بکەی بە پرۆژە ملیۆنە دۆلار عفو ملیۆنە دۆلار 2 میلیۆن دۆلار 10 میلیۆن دۆلار لە هەڵەبجە نەکەی بە پرۆژەی وەبەرهێن ناڵم لە هەولێری ژیش بکەی بزانم نایەت لێرە ئیش بکە ئیرادە نییە منەڵێم ینی نایەنە ئیرادەی ئیشەکەیان نییە ئەتوانن بیکەن ئەو دکتۆرانە ئێستا ئەو دکتۆرەی کە لە سلێمانیە پێی بڵێ ئەگەر نەڕۆی ساڵێک لە هەڵەبجە خزمەت بکەی 5 ساڵ لە هەڵەبجە خزمەتکەی ناڵم لە سلێمانیش ئیش بکەیتە لە هەولێر بۆچی لە هەولێر ڕوا دکتۆری ئەوروپیە هێنە و کوێنێ لەوێ شتی چاکی بۆ دروستەکە و یارمەتیە دا وەزارەتی تەندروستی بۆچی ناتوانێت دکتۆرێک بێنێتە هەڵەبجە
بۆ بەسیترین شت کەواتە تۆ کێشەکە بۆ نەبوونی من ئیرادا خۆم برایەکم نەخۆش بووە لە ئەو تەواریە کە ئەم برا بەڕێزە دەستی لە کار کێشاوەتەوە بۆ دەرزیەک لە هەڵەبجەوە مەجبور بۆ ئیسعافی کیاوی نەتێ بردوومە بۆ سلێمانی معقولە تۆ پارێزگایەک بەم حاڵەوە یعنی بەم حاڵەوە چۆن ئیدارەی چی نەکرێت زانکۆ ڕاستەکە زانکۆ سەرۆکی نەماوە سەرۆکیی بە وەکالەت دێ ئەویش نەخۆشە ئیزێکی تری بە وەکالەت داناوە اینجا ئەمە یعنی لە تاو معاناتی خۆی و کێشمەکێشمی بینی خۆیان هەر نایپەرجە بڕوا داواکاری بۆ زانکۆ بکە خۆ داواکاریەکانی زانکۆ نە قورس خەڵەکان زۆر سپاس دەکەم کاک جەمیل بە چواردەوری ئێمەیە ئەم دیواری شەهیدانە ناوی شەهید هەڵواسراوە ناوی ئەو کەسانە هەڵواسراوە کە بوون بە قوربانی بوون بە ناسنامەیەک بۆ هەرێمی کوردستان و هەرێمی کوردستان لە ڕێگەی ئەمانەوە لە ڕێگەی کیمیاباران و ئەنفال و هەڵەبجە و پاشان ناوی پیرۆزی پێشمەرگە توانی ئەو هەرێمی کوردستانە بێ کە ئێستا لە وڵاتان مامەڵی لەگەڵاکرێ هەستەکەی لە ئاست یعنی ئەو وەفایە بوون ئەو دڵسۆزی و ئەمەکە بوون بەرامبەر بەم شەهیدانەی هەڵەبجە کە ئێستا کە سوکارەکانیان زیندون و ڕەنگە خۆیان بە شەهیدی زیندوش بزانن وەڵام من حەزم بشتە پێ بڵێ من وەکو خۆم پێم وایە ئەو دوو برا بەڕێزەشم عینی ڕایان هەیە من دوو التزام لەسەرە التزامیشان التزامی حیزبیە کە من مەسئولی مەڵبەندی شارە زورم هەرچەند سەران هەڵەبجە نیە پێشوێنە سەی ساقە شارە زورە شوێنەکانیکە زایدن هەڵەبجە بەڵام من دوو التزام هەیە التزامێکی حیزبی التزامێکی هەڵەبجەیی بوون بەڵێ من التزامی هەڵەبجەیی بوونەکەم لای پیرۆستە تاوەکو حیزبیەکەم من یەکێتیش دەبم هەڵەبجەیم حیزبیش دەبم لە هەر حیزبێ بم یا حیزبیش هەڵەبجەیم لەبەرەوە التزامی هەڵەبجەیی بوونم لای پیرۆستە من پێم وایە ئەم برا بەڕێزانە شەروا بن پێشتریش بەداخەوە ئەو بەڕێزانە نەهاتن برادران گۆڕان یا هەر کۆمەڵ یا ئەوانە نەهاتن ئێمە بڕیاماندا بوو لێرە یەکەم جار کە مزایەکەیەک من نووسی بۆ حکوومەت کە هەڵبجە پارێزگا بڕیارمانە وەکو هەڵەبجەی بیر بکەینەوە قورسایی حیزبەکەمان بێن بیخەنە سەر هەڵەبجە بەڵام بەداخەوە دەرنەچوو بە پارێزگا بوونی هەڵەبجە باری سەرشانی خەڵکی هەڵەبجە قورستر کرد قورستری کردووە بەڵێ کۆمەڵێ دەستگایان هێناوە بەڕێوەبرایەتیان داناوە بەناوی بەڕێوەبراتی گشتی و فلان شوێن و بەڕێوەبرەتی گشتی و فلان شوێن و فلان شوێن ئەو بودجەیە کە هەیە هەمان بودجەی زمانی زووە هەر چەندەکەی زوو نەماوە وەک قەزای ماوەت بەڵێ وەک قەزای بەدەربەندی خان وەک قەزای چوارتا بودجە بۆ خەڵکی هەڵەبجە دابین کراوە هیچ ئضافەیەکی نەبوو لەسەرەوە بەڕێوەبراتیە کرداوە بەناوی بەڕێوەبراتی پۆلیسی هەڵەبجە ئەو سا بەش بوو بەشەکە ئەرشی کەمتر بوو بەڵام ئێستا بەڕێوەبراتی گشتی پەروەردە وەبەرهێنان کاروباری کۆمەڵایەتی شارەوانیەکان ئەو قاف ڕۆشنبیری پەروەردەوی بۆ بە بەڕێوەبراتی وەمووشی بە وەکالەت بەڕێوە تا دوایی لەبەر ئەوە ئەو فەرمانگانەی کە دروست کراون بەبێ ئەوەی بودجەیەکی زیاتر بەبێ ئەوەی شتێکی زیاتر بێت بۆ هەڵەبجە ئەوانەیە کردو باری خەڵکی هەڵەبجان قورستر کردووە من پێش ئەوەی کە هەڵەبجە پارێزگای قایمقامیت بوو کاک دکتۆر خێرڵڵاهی بوو قسەم لەگەڵا کرد بە حکمی هەواڵایەتی و برادەر بووانە بوو خۆشی مانەسی خەڵکی هەڵەبجە زانێ دوو بەڕێوەبرایەتی من ئیحتیجاج کرد هێشتا هەڵەبجە نەبوو پارێزگا قەزا بوو یەکێکیان لە عێراقەوە یەکێکیان کۆمپانیای گشتی خۆراک کە لە عێراقا هەژدە بوو هێشتا هەڵەبجە نەبوو پارێزگا من کارم کرد لە هەڵەبجە لە بەغا بوو بە 19 کۆمپانیا یعنی هەڵەبجە هێشتا قەزا بوو کۆمپانیای گشتی خۆراکی بۆ دروست کرا ئەمە یەک دوو گەنجینەی خۆراک ئێستا ئێمە پارێزگاش بێ حتا ئەگەریش بێ ئەبێ چون بۆ هەوانەین بین دارەکەمان نییە لە زمانی قایمقامەتیش بووە لە زمانی کاگۆران قایمقام بوو لێرە دواتریش کە بوو پارێزگا باسەکەم با بە ئەو دوو دایرێ دروستکەن ئیسحداسی کەن تۆ وەکو کاک شێخ حەسەن کێشەکە بۆ نەبوونی ئیرادە ئەگێڕیتەوە بۆ نەبوونی ئیرادە من بۆ ئیحمالی حکومەتی هەرێمی گەڕمەوە سلێمانی لە کەرتی تەندروستیان لە هەموو عێراق یەکەم بووە لە خزمەتگوزاری کەرتی تەندروستیان هەموو کەس دەزانێەوە لە بەسڕاوەت بینێ تاوەکو دۆک بەڵام منطقە هەڵەبجە بەو هەموو مەرگە ساتەوە بۆ هەموو هینانەوە خەستەخانەیەکمان هەیە لە هین جەنابی مەمجلال ئەمری فەرموو بجێ بۆ تەرخان کردکرا لە بیارە تا ئێستا تەواو بۆ چەند وەختە
نەکرد و پەلی بۆ کڕاوە دانراوە نە بگەڕراوە ئەو یەک دوو خەسخانەی کیمەبەرانی یەک و دوو چی بۆ کراوە سنتەری گورشینە لێرە چی بۆ کراوە یعنی بەڕاستی بەشێ لەوانەی کە لێرە تووشی هەندە نەخۆشی لە ئەنجامی کیمەبەرانی هەڵەبجە لێرە هەیە لە شوێنەکانی کە نییە بەڵێ ئەوانەی لە دوای کیمیابارانەوە تووشی نەخۆشی بنەبێت چاوەڕێی لەبەر ئەوە من خێری خێرخوازەکان حکوومەت بە کەم تەرخەمی یەکەم مەزانم زۆر سپاس ئەوەی کە ئێستا هەرچی هەیە معاناتی خەڵکی هەڵەبجە معاناتی یەک بەیەکی توێژەکان هی دائیرەکان فەرمانگەکان حکوومەتی هەرێم بە مەسئولی یەکەم مەزانم من هەر بۆ معلوماتە ئەگەر وەزنی هەڵەبجە وا بێ لە ئێستا وا بە ئێوەڵێم من هەڵەبجەیم خزمم شەهید بووە ئەوانش کە شەهید بوون خزمیش نەبوو بن دراوسێن بوون هاوماڵم بوون ئەوە بوون ئەگەر وا بێ شانزەی سێ بەیانی زوویەم ئەچم چەپەگوڵی لەسەر مەزاری شێتەکان دایم نایم و بوو ئەو یادێکە کرێتەوە لە هەڵەبجە ئەچم یا لە تەیواڵە یا لە هەستێمە بخم دەرشم نایم هەڵوێستی تریش وەرەگری بڵێ هەڵوێستی دیکە وەرەگری هەڵوێست ئەوەیە کە یا تەنها دێ گوڵەکە دانی هیچم لەزای چۆنە هەر هەڵبێستێکی تر وەرگری زیادەیە من خۆم وەکو ڕێی خۆم نایم بەشداری کارەساتی هەڵەبجە بکەم یادی بیرەوەری هەڵەبجە تەنها قسەی چەپکە گوڵێ ئەبم سەر مەزاری شێدان دانێم یا ئەشکا بۆ تێوەڕێ ئەشم لە سمانی دانش قسەکانی خۆت کە من پرسیارت لێ ناکەم وڵا جا هیوادارم پێم نەبڕی چووکە پرسیارەکان لە من کراوە وەختیش بە من کەمتر درا باش بەس ئاگات لەوە بێ کە بەرنامەکە وردە وردە لە کۆتایی لەسەر پرسیاری ئەو دوو بەڕێزە کە زیاتر ئاراستێ من کراودا دەیە ئەڵێ پارتی چی کردووە من یەکێک لەو شتانەی کە ئازارم ئەدا ئەوەیە کە بڵێم پارتی ئەمەی کردو بۆ هەڵەبجە چکە ئەمەوێ لە ئاستی گەورەی پارتی قسە بکەم بەڵام ئەگەر درا لە ژێری ئەو شتانەی کە پارتی کردوێتی مەجبورم حتا پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەفەرمێ یادخستنەوە شتێکی باشە و بیکەن من وەکو یادخستنەوە یەک نەگوەکو چونکە ئەوەی پارتی کردوێتی بە واجبی پارتی ئەزانم و بە حەقی خەڵکی کوردستانی شێزانم بە تایبەتی سنووری پارێزگای هەڵەبجە ئەوەی کە پارتی کردوێتی دادی بەڕێزم لە گەرمەی شەڕی ناوخوا پارتی ناوباداری هەڵەبجەی کۆنکرێت کرد پارتی ئاوی ئەحمەداوای هێنا بۆ هەڵەبجە پارتی ئاوی سیروانی بە 95 میلیۆن دینار هێناوە بۆ هەڵەبجە پارتی هەڵەبجەی کردووە بە پارێزگا پارتی زانکۆی لە هەڵەبجا کردوەوە بۆ پارتی کردی بە پارێزگا ئەی پێم بڵێ کێ کردوێتی ئەمانە ئەوانە کە پارتی نا کێ هەڵەبجەی کردووە بە پارێزگا حکوومەت کردوێتی پەرلەمان بۆ خەڵکی هەڵەبجە کردوێتی من هیوادارم قسەکانم پێ نەبڕن ڕاستە کارنیشتوان سەرۆکی حکوومەتی ئیمزای کردو قەڵەم کاک جەمیل جەنابی کاک مەسعود هاتەیرا لە ساڵی 2009 کە بڕیاریدا هەڵەبجەکرێ بە پارێزگا وتیانەوە ڕیکلامی سەرۆکی پارتیە بۆ پارتیەکە خەڵکی تریش لە حکوومەت بووە خەڵکی تریش سەرۆک کۆمار بووە خەڵکی تریش سەرۆکی حکوومەت بووە لە هەرێمی کوردستان قسەکە لەسەر ئەوە نییە حەزراوە بە پارێزگا لە ئاستی ناوەکەیانە بە عەرز بکەم بەتاکید ئاوی ئەحماش لە قەترێکی ناتوو بۆ هەڵەبجە چۆن ناتوە نهاتوە قەسەیە بە بۆ هەڵەبجەینەوە ئاوی ئەحمەداوات هەندبێ بۆ هەڵەبجە کاکە جەمیلەوە بۆریەکەی بە خاتری خۆ بابە بۆ سەندەناوە تا لای خەرگەڵان سەندەناوە قەسەی کە ناتوە نا ئاوی ئەحمەداوات ئەمانە کراون کاکە ئەمە نادرێت لە ژێری ئەمانە بدرێ بە ڕاستیەکەی لەگەڵ ئەو خزمەت گوزاریانەی تریش کە هاوڕێیان قسەکانی تەواو ئەو کاکەیە باسی زانکۆی هەڵەبجەی کرد فعلا لەسەر بڕیاری جەنابی کاک مەسعود زانکۆ بۆ هەڵەبجە کراوە مام جەلال یەکەم کۆلێژ هاتوو بۆ ئێرە کۆلێژ کچکار بووە مەڵبەندی شارە نەخێر مەڵبەندی شارە مەڵبەندی شارە دوورمان چۆڵ کرد چ ئێمە چوونە کرێوە مەقەڕەکەی مەڵبەندماندا کاک فازڵ قسەکانت تەواوکەی ئەو کاکەیە باسی نەوتەکە ئایا خەتای پارتیە نەوت لە زانکۆی هەڵەبجانیە خەتای پارتیە کۆمەڵێک پۆست لێرا هەمووی کراوە بە وەکالەت چونکە ئێمە ئەبێ زۆر ئەم واقعی ئەبزانین ئەبێ چی بکرێ کاک فازڵ ئەمە کۆتایی بەرنامەکەیە ئەبێ چی بکرێ عەرز بکەم هەموو کوردستان هەر پارێزگایە سنووری ئەنجومەنی پارێزگای خۆی هەیە مەسوول لە ئیدارەی ئەو پارێزگایە خۆی هەڵسێ بە ملزەمکردنی ئەم کارانە ئەوەی کە جەنابی کاکشی حەسەن ئیشارەتی پێدا من ئەڵێم ئەو برادەی کە ئەو جادەی دروست کردووە ئەبێ زۆر دەستخۆشی لێ بکەین نەک ئیژباری بکەین بە پرۆژەی چکە ئەوەشی بە قەرز کردووە ئەو خەیرانەی کە لە دو قسەی من ئەوەیە من ئەڵێم هەڵەبجەیەکان هەرچی ئەڵێن حەقیان لەسەرمانەیە بەس هیوادارم هەمووشمان بە مەسئولیەتەوە بچینە بەردەم داخوازیەکانی خەڵکی هەڵەبجە چونکە بەڕاستیەکەی ناکرێت لایەنی بێلایەنێکی تر تاوانبار بکە خەڵکی هەڵەبجە حەقی زۆر لەوە زیاتریانەیە ئەوە کە داوایەکەن یەشتان کەمە لەبەر ئەوەی ئەگەر ئێمە لە داهاتوو کە ئومێد هەیە مەسەلەی قەیران چارەسەر لە هەرێمی کوردستان بکە بتوانین قەرەبووی ئەم هەموو کەلێ نەبکەینەوە کە لە هەڵەبجا دروست بووە و هیچ کامێکیشمان نابێت لە ژێر مەسئولیەتی خۆمان ڕابکەین
ئەوە مەسئولێتی هەر هەمومانە بەو حیزبانەوەی کە لە حکومەتین بەو حیزبانەوەی کە هیوادارین لێرە بەدواوەکو یەک دەستیش بکەن و سوپاس سوپاس بۆ کاک فازل بەشارەتی، سوپاس بۆ کاک جەمیل هەورامی، سوپاس بۆ کاک شێخ حەسەن شێخ عەبدوڵڵا، سوپاسی تەواوی ئەو گەنجە ئازیزانەکەم کە ماندوو بوون ئەم شەو لەم سەرمایە لەگەڵمان بوون، سوپاس بۆ یادگاری هەڵەبجە مۆنۆمێنتی هەڵەبجە کە ئەم شەو بەرنامەکەمان لێرە پێشکەش کرد و هاوکاریان کردین. دوا قسم بۆ حکوومەتی هەرێمی کوردستانە، بۆ سەرۆکی حکوومەتە، بۆ تەواوی بەرپرسانە چ حزبی بێت چ حکومی بێت، لا لە هەڵەبجە بکەنەوە. شانزەی سێ نزیکە و زۆری نەماوە، بۆی لە شانزەی سێ تەنها قسەتان پێ نەبێ یاخود بمبورن لە نێوان کەوانەیە کاڵێم ڕووی ئەوەتان بێ سەردانی هەڵەبجە بکەن و هەڵەبجەیەکان لە نزیکەوە ببینن، نەک وەکو ساڵانی پێشوو ڕێتان لێ بگرونێن بێنام شارەوە. ڕێزی یادگار فایق و تەواوی ستافە جوانەکە لە هەڵەبجە ئەم شەوکە لەگەڵمان و لە شاری هەولێر قبول بکەن تا بەرنامەیەکی دیکە بەخوای گەورەتان ئەسپێرم، ماڵتان هەمیشە